لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. خۆشەویستان لە بەرنامەی پێشەنگبووندا لە خزمەتی ئێوەی بەڕێزدا دەبم کە ئەمەیان ئەم ئەڵقەی هەشتمە کە گوتمەم باسی ژێرخانی هونەری پێشەنگبوون دەکەین کە لە بەرنامەکەی تردا باسی سێ خاڵمان کرد کە ئەو سێ خاڵە ژێرخانی پێشەنگبوون بوو. یەکەمیان گوتمان گرنجدان بە ڕووکەش و ناوەڕۆک کە باسی فەرمودەیەکی پێغەمبەر صلی الله علیه و سلم کرد و ڕوونمان کردەوە. خاڵی دووەم باسی پەیام و شتە نەزەریەکان پەیام پێویستە بکرێتە شتێکی عەمەلی و باسی چەند ئاەتێکمان کرد و هەروەها کانە خولوقه و قورئان پێغەمبەر صلی الله علیه و سلم. هەروەها باسی خاڵێکی تریشمان کرد کە ژێرخانی سێمی هونەری پێشەنگبوون وتمان پێویستە ئەو کەسەی دەیەوێت بتە پێشەنگ کە ژێرخانێکی تۆکمە و بەهێز دروست بکە کۆششکردن. هەروەها نمونەیەکی هێناوە کە باسی ئیمامی نەوەویم کرد ڕەحمەتی خوای لەسەر بێت. لەم بەرنامەیەدا باسی چەند خاڵێکتر دەکەین کە خاڵی چوارەمە ژێرخانی چوارەم بۆ هونەری پێشەنگبوون کە پێشەنگبوون بەبێ ڕاگەیاندن کاریێری نابێت. ئەوە خاڵێکی زۆر گرنگە، پێویستە زۆر کاری لەسەر بکرێت. ئەگەر بێت و تەماشا بکەین پێغەمبەر صلی الله علیه و سلم چونکە مەسەلەی ڕاگەیاندن لە سەردەمێک لە بۆ سەردەمێک جیاوازە، لە سەردەمێک لە بۆ سەردەمێک جیاوازە. ئەگەر بێت و بگەڕین سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم شێوەی ڕاگەیاندن شێوەی شعر هەبووە، هەروەها شێوەی ڕاگەیاندن شێوەی خۆتبە و تاردان هەبووە. هەروەها لەو شتانی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بەکاری هێناوە مواسم الحەج، مواسمی حەجی بەکاری هێناوە لە بۆ ئەوەی بتوانی ئەو پەیامەی هەیەی زۆر بە ئاسانی بگاتە زۆرترین خەڵک. هەروەها تەماشاش دەکەین کە ئیسلامدا کە تەرکیزی لەسەر شتێک کردی هەفتانە کە وتاری کەبی ئەم وتارە واجبە کار بەشێ کە وتارەکە کە کاری چێ کاری ڕێگەیاندنی کاری ڕاگەیاندن و هەروە هۆشیارکردنەوەی خەڵکە بەو ئاینە پیرۆزە. کەواتە ئیسلام دەورێکی ئیسلام زۆر پشتین بەستە بە بواری ڕاگەیاندن. هەر لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم تاکو ئێستاکەش کە مسلمانان دەبێت بواری ڕاگەیاندن بەڕاستی لە هەموو کەسێکدا لە پێشتر بن. هەروەها دەبینی حەسانی کوڕی ثابتیش بە هەمان شێوە کە شاعری پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ پێغەمبەر بەکاری نەهێنا کە شعرەکان بڵێت و هەروەها کە بە شێوەیەک لە شێوەکان ڕەدی موشریکەکان بدات و ئەوش بوارێکە لە بواری ڕاگەیاندن. کەواتە مسلمانان کە لە سەردەمی خۆی زۆر گرنگیان بە بواری ڕاگەیاندندا، بەڵام کە ئێستا کە ئەو سەردەمێ بەڕاستی بواری ڕاگەیاندن بوارێکی زۆر پێشکەوتووە کە چەندەها بوار لە خۆی دەگرێتەوە. لەوەی دەرچوە تەنها لە بواری قەتیسی بکەین، بوارێکمان هەیە، بواری بینینمان هەیە، بواری بیستینمان هەیە، هەروەها بواری نووسینمان هەیە. ئەو بوارانە کە زۆر تەتەووری کردی ئەجە هەر بوارێکی لەوانە بواری بیستن چەندەها بواری لێ دەبتەوە، هەروە بواری بینیش چەندەها بواری لێ دەبتەوە، هەروە بواری نووسینش چەندەها بواری لێ دەبتەوە. کەواتە ئەو کەسەی دەیەوێ پێشەنگبی ئەو پەیامەی هەیەی پەیامێکی جوانی هەیە بۆ ئەوی زیاتر خەڵک ئاشنا ئەو پەیامەیون پێویستە ڕاگەیاندن بەکاربهێنێ. لەم سەردەمەش بەڕاستی بەکارهێنان ڕاگەیاندن زۆر ئاسان بووە. یعنی کەسێک دەتوانی ئەگەر بێت و بە ماوەیەکی کەم ئەگەر بێتەوە قسەکانی بە شێوەیەک لە شێوەیەک لە دڵ هەڵبخلی و قسەکانی قسەی شیرین بێ کە ماوەیەکی کەم دەتوانی بەڕاستی جێی خۆی لە جێی خۆی بکاتەوە لە جەماوەرێکی چاک دروست بکەن. بەبەستمان لێرە نییە کاتێک جەماوەرێکی چاک دروست بکە تەنها بەبەستی جەماوەر خڕکردنەوەی نەخێر، بۆ ئەوەی جەماوەر دروست دەکات بۆ ئەوی خەڵکەکە پەیامەکەی بیستی. بۆیە دەبێ مسلمان لە هەموو کەسێک گرنگی زیاتر بە ڕاگەیاندە، خاصە مامۆستانی ئاینی تەنها ئیکتیفا بەوەی نەکەن ڕۆژی هەینی وتارێکم هێوە تا ئیکتیفا بکەم. بەردەوام شەوانە پێویستە مامۆستای ئاینی بەرنامەی هەبی، اینجا چەندی کورد بی لە هەموو ئەو بابەتانێ لە سۆشیال میدیا بەڕاستی دەبێ حضوری هەبی. ئەگەر بێت و ئەتو حضورت نەبێ کەواتە کەسانێتر حضوری دەبی خەڵک خواردنی دی دەخوا. ئەگەر بێت و ئێستاکە بۆ نمونە ئەگەر خواردنی چاک نەمینی، خواردنی تەندروست نەمینێ، بۆ ئەو خەڵکە بۆ ئەوی نەمری دەسی غار دەداتە خواردنی خراپ. لە هەمان کاتیشدا ئەگەر بێت و بەڕاستی پەیامی جوان نەمینێ خەڵک هەر لە قسە هەرگوێ لە قسە دەگری، هەر تەماشا شت دەکە، هەر شت دەبیستی. بۆیە خەڵک ئەگەر بێت توشتی چاک نەبوو ڕاستە و خۆ
ڕاستەخۆ دەچی تەمەشای شتی خراپ دەکە و جێویستی شتی خراپ دەبێت هەرەوە متابعی شتی خراپ دەکە بەڵام ئەگەر بێت و ئەو کەسانەی کە پێشەنگی جوان و پێشەنگی چاکن حضوریان لە ڕاگەیاندن هەبی هەروەها بۆیە دەیم ژێرخانی چوارەم ژێرخانی چارەم بۆ هونەری پێشەنگبوون بەبێ ڕاگەیاندن وجودی نییە ئەگەر بێت و هەموو ئەو زانانەی هەیە زانایانی هەیە ئێستاک هەیە و لە سەردەمی کۆنیشدا هەیە بۆ نمونە ئەگەر بێت و باسی ئەفلاطۆن و ئەرسطۆی بکەیت چ شتێک کۆی لێ کردی ئەفلاطۆن و ئەرسطۆ هەتا ئێستاکە مابی مەسەلەی ڕاگەیاندنە هەم لە سەردەمی خۆ کە دیعایان لە بۆ کراوە ڕاگەیانیان لە بۆ کراوە کە قوتابیەکان قوتابخانەی هەیە بۆ ئەو قوتابخانە بوویتەوە بڵاوبوونەوەی ناوبانجی بە واستەی ڕاگەیاندن هەروە بە هەمان شێوە ئێستاکەش دەبینی چەندەها عولەمای گەورە هەیە خاستنەوەکانی کە زیاتر لە ڕاگەیاندنەکان بە دیار دەکەون زیاتر کاریگەریان هەیە زیاتر خەڵک دیان ناسی و زیاتر خەڵک سوودمەندن هەرچەندە ئەگەر بێت و ئینسانێکی چاکیش هەبی هەروەها ئەگەر بێت و کەسێکی زۆر باشیش بی بەڵام لەبەر ئەوەی جەماوەری نییە جەماوەری کەواتە نابتە پێشەنگی خەڵک بۆیە بۆ ئەوەی بتوانی ژێرخانێک بۆ هونەری پێشەنگبوونی خۆ دروستکەی پێویستە گرنگی بە ڕاگەیان بدەیت ئینجا چ زۆرە ڕاگەیانیش هەڵدەبژێری ئێستا کە باسماکردن کە بابەتەکە بابەتێکی زۆر ئاسانە بۆیە بەبێ ڕاگەیاندن لەم سەردەمە بەڕاستی ئەستەمە لە سەردەمی کۆنیش کەسێک ببێتە پێشەنگ بۆیە پێویستە ئەو کەسەی کە دەیهەوێ پێشەنگێکی چاکبی و هەروە کاریگەریشی هەبی لەسەر خەڵک پێویستە هونی ڕاگەیاندن خۆی فێر بکە و چۆن بتوانانی قسەکانی خۆ پەیامەکانی خۆی بە شێوەی بینین و هەروە بە شێوەی بیستن و هەروە بە شێوەی نووسرا و بڵاوی بکاتەوە دێنە سەر خاڵێشتر خاڵی پێنجەم کە ئەوەی ژێرخانە لە بۆ هونەری پێشەنگبوون دیاریکردنی پسپۆر کە ئەو کەسەی دەیەوێ ببتە پێشەنگ ناتوانی ئینسانێک لە هەموو بواری قسەی بکە لەو کاتی ئەو کەسە بزر دەبێت لە بواری هەر بوارێک ئەگەر بێت و بۆ لە بواری قسێک لە بواری قسێک لە بواری قسێک لە بواری قسێک نابتە پێشەنگ لەبەر ئەوەی تەشەتت لە بۆی دروست دەبێت لەبەر ئەوەی جەماوەر نازانی ئایا ئەوە چییە ناتوانێت تعریفێکی لێ بکە زۆر کەسمان هەیە ئێستاکە لە ڕاگەیاندنەکان بە دیار دەکەوێت کە باسی ژینگە دەکرێت هونەرە لە ژینگە باسی هەندەسە دەکرێت باز دەکە باسی تب دەکرێت دێتە داواتی دەکەن باسی قورئان و حەدیث دەکرێت بە هەمان شێوە باسی سیاسەت دەکرێت بە هەمان شێوە دێتە لە بوارانە قسەی دەکەی ئاخیرەکەی دەبینی کەسێک ناتوانێت تعریفی ئەو کەسە بکە جەماوەرێک لە بۆ خۆ خڕناکات و نابتە پێشەنگ تەنها دەبێتە کەسێکی بەناوبانگ و ئیدی لە تەلەڤیزیۆنەکان و لە شاشەکان بەدیار دەکرێت بەڵام ئەگەر بێت و کەسێک ببێتە پێشەنگێکی چاک دەبی پسپۆری هەبێ پسپۆری هەبوو وەکو دەبینی ئەگەر بێت پێغەمبەرەکان تەماشا بکەین موسی عەلەیهی سەلام کە پێخوای پەروەردگار تەخەسوسی کردیە بە مەسائیلیشتی بەرەنگباربوونە بەرەنگاری ساحرەکان بکە کە زۆرە تەخەسوسیشی دایک هەیە کە ئەو تەخەسوسە بۆ ئەوی بتوانی ساحرەکان بزەنی هەروە عیسی عەلەیهی سەلام خوای پەروەردگار زۆر تەخەسوسیشی دایتی بتوانی بەرەنگاری پزیشکەکان بتووە هەروە ئەگەر بێت و بگەڕێن و سەر سەحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر یەک لە سەحابەکان پسپۆری تایبەتی خۆی هەبوو زەید لە میراث زیرەک بوو هەر حوذەیفە لە فتن و ئەو بابەتان هەر معاذی کوڕی جەبل کە لە مەسائیلی حەلال و حەرام هەروە ئەگەر بێت و تەماشا فریشتەکانیش بکەین بە هەمان شێوە بواری پسپۆریان هەیە ئەگەر بێت و تەماشا بکەین ئەو مەلایکەتەی کە وەحی دەیتە خواری جبریلە هەروە ئەو کەسەی کە ڕوحی ئینسانەکان هەڵدەچێشی و مەلەک المەوتە هەروەها ئەگەر بێت و تەماشای ئیسرافیل و هەروەها میکائیل بکەین ئەوانەش هەر یەکێکیان تەخەسوسی و تایبەتی خۆیان بۆیە پێویستە ئەو کەسەی جێرخانێکی تۆکمە دروست بکات لە بۆ ئەوی بدە پێشەنگێکی چاک پێویستە بوارێک لە بوارەکانی معریفی هەربژێری اینجا بوارەکە بوارێکی فکریە ئەو کەسە تەنها ئیحتیمام بە بواری فکری بدەوە کۆتایی بۆی بینی وەکو دەبینی ئێستاکە ماکوان کەریم کە یەکێک لەو کەسانە کە خەڵکێکی زۆر دەناتی تایبەت بەوەی تایبەتە بەوەی کە بابەتی فکری و هەروەها مەسائیلی ئیلحاد ئەگەر بێت و خۆی لادا لەو بابەتی بچی لە بیر و باوەڕ قسەی بکەوە لە مەسائیلی فقه قسەی بکەوە لە ئوسوڵ فقه قسەی کرد و لە تەفسیر قسەی کرد لەو کاتەی ئەو ڕەونەقەی نامینێ ئەو ڕەونەقەی نامینێ بۆی لە یەک بوار پێویستە تەخەسوس وەربگری هەروە کاتێک دەبینی کەسێک بواری کۆمەڵایەتی کە دەبینی ئێستا کە مامۆستا ڕەسوولمان هەیە لە تەلەڤیزیۆنی بانگەوەستنها کە لە بواری کۆمەڵایەتی قسەی دەکە لە بواری دی ناچی کەواتە تەخەسوسی خۆی وەرگرتیە ئەوە دەبتە پێشەنگێکە لە بۆ خەڵکی هەروە ئەگەر بێت و لە بواری تەفسیر تەنها تەرکیزکەی لەسەر تەفسیر هەوار ئەگەر بێت و کۆمەڵە کەسێکمان هەیە تەنها بواری ڕۆمان و بواری چروک و سیرۆک و هەروە بواری سرود کەواتە تۆ دەبێ پێشەنگێکی پسپۆرێکی تایبەتی خۆی هەردەبژێری بۆیە ئەگەر بێت و دەتەوێ ژێرخانێکی تۆکمە دروست بکەی لە بۆ پێشەنگ بوون هەروە ببیە کەسێک کە بەناوبانگ بی لە بۆ خزمەتکردنی ئیسلام هەروە بی ئەستێرەیەک لە بۆ خزمەتکردنی ئیسلام دەبی پسپۆری خۆچیە پسپۆری خۆ
یاد بکەیت چەندەها نمونەی جوانمان هەیە وەکو ئیمامی ئەلبانی کە دەبینی خەڵک هەر باسی ئیمامی ئەلبانی بکەی ڕاستەوخۆ مەسائلی فەرمودەت دێتە بەرچاو لەو سەردەم هەو باسی ئیمامی بوخاری بکەی ئیمامی مسلم بکەی ڕاستەوخۆ هەروەها گەر بێت و باسی دکتۆر عەلی قەرەداغی بکەین ڕاستەوخۆ بواری چ دێتە ناومێشی بواری بازرگانی هەروە بواری اقتصادی ئیسلامی دێتە بەرچاو هەروەها گەر بێت و باسی چەندەها زانای تر بکەی باسی کۆساری بکەی ڕاستەوخۆ شعرت دێتە ناومێش کە لە یەک بواری ئیش کردێ بۆ بوارێ بوویتە پێشە هەروەها کەسێکی تریشمان هەیە کە چیرۆک کە چیرۆکنووسێکی گەورەی مسلمانانە کە وەفاتی کردن نەجیب گەیلانی کە چەندەها کتێبی جوانی هەیە کە چەندەها قسەسی هادفی هەیە نەک ئەو قسەسان و ئەو ڕۆمانانەی بەڕاستی ئێستا کە ناو گەنجی ئێمە بڵاوە تەنها فێری بەدڕەوشتی و هەروە فێری کۆمەڵ شتێکی دەکا کەوەی لێ دەکە دژایەتی هەموو شتێکی کۆمەلگای خۆی بی کەواتە ئەو کەسە کە دەیەوێ ببتە پێشنگ دەبی بوارێک لە بوارەکانی معریفی هەر بژێری ئیش لێ بکە کە پێدرێن تایبەندبەندی و یان پسپۆڕی ئەمەیان خاڵی پێنجەم بوو لە ژێرخانی هونەری پێشنگ بوون. دێنە سەر شەشەم خاڵ کەویش بە هەمان شێوە خاڵێکی گرینگە کە دەبی ئەو کەسەی کە پێشەنگەدەی بزانی پێشەنگ بوون سووری ژیانی هەیە یعنی ژێرخانی پێشەنگ هونەری پێشەنگ بوو بەوەی کە ئەو کەسەی دەیەوێ بستە ناو ئەو هونەرە دەبێت ئەوەی تێبگا کە هونەری پێشەنگ بوون هەروە پێشەنگ بوونی سووری ژیانیە اینجا سووری ژیانمان هەیە درێژخایەنە کەسێک کە دەبتا کاتێک دەبتە پێشەنگێکی درێژخانە هەتا دنیامانەوانەی ئەو کەس هەر پێشەنگ بی ئەوش پێغەمبەر صلی الله علیه وسلم کە پێشەنگێکی درێژخانە ئەوش صیفەت و تایبەتی خۆی هەیە ئەو کەسانی کە دەبنە پێشەنگ بوونێکی درێژخان هەروە سووری ژیانی کورتمان هەیە ئەو کورتش لەوانەیە هەفتەیەک بی زۆر جاروێ کەسێک هەیە لە سۆشیال میدیا تەنها دەبتە بەناوبانجێک دروست دەکات بەناوبانجێک دروست دەکات ئەو بەناوبانجێ تەنها لە هەفتەیەکە لە پاشەوەی کەسەوە بیریش نامێ ئەو وجودی هەیە ئینسان دەبی کاتێک دێ لە بوارێک ئیش دەکە ئەو بوارە بەو شێوە ئیش بکە کە سووری ژیانێکی درێژی هەبی کە تەمەنێکی درێژی هەبی لە پێشەنگ بوون بمێنێتەوە ئینجا سووری ژیان کە لە سەرسی ڕاوەدەستی بتوانی چۆن درێژی بکە یەکەم شت کە پێویستە ئەو کەسەی کە دەیەوێ دەست پێ بکە زانستێکی چاک زانستێکی زۆر خڕبکاتۆ لەو بوارە پسپۆڕی کە دەیهەوێ لێ بتە پێشنگ بۆیە قسەیەکی جوانی ئیمامی عومەر هەیە تەفەقەه قبل أن تسودوا ئیمامی عومەر دەرێ تەفەقەه خۆتان فێرە زانست و زانیاری بکەن پێش ئەوەی گەورە بن پێش ئەوەی ببنە پێشەوە پێش ئەوەی خەڵک لە بەدەستان فێر بکرێ ئەگەر بێت و سبەنی ئەگەر فقت نەکرد لە پاشەوە بووبیە کاربەدەستێک یان بێ پێشەوای کۆمەڵە کەسێک وایان زانی تۆ کەسێکی زیرەک و تۆ کەسێکی باشی تۆیان کردە پێشەنگ ئەگەر بێت و زانست لەلا نەبوو لەو کاتێ پێشەنگ بوونەکە چیان پێشەنگ بوونێکی کورد دەبی پێشەنگ بوونێکی لەوان لە ماوەیەکدا ببیە شتێک بدەنە دەستی کاکە بۆیان وەدیار دەکەوێت کە ئەو شتە کە زانستت یان علمت لەلا نەبووە بۆ ئەوەی سوکەی بۆ ئەوەی بتوانی ئەو شوێنە بەڕێوە بەیان ئەو پێشەنگ بوونیە بەردەوامی پێ بدەیت بۆیە ئیمامی عومەر تەرکیزی لەسەوە تەفەقەه قبل أن تسودوا هەروەها لێهاتووی و توانایی کە پێویستە ئەو کەسەیە کارامایی خۆی بەهێز بکە ڕۆژانە کە زۆر جاروێ زانستت دەبی بەڵام لە ڕووی کاراکردن ئایا ئەو زانستی چۆن بەکاردەینی و چۆن بە لێهاتوانە بەکاردەینی ئەوەش دەورێکی گەورەی هەیە لەسەر ئەوەی کە سووری ژیانی پێشەنگبوونە کەسێ درێژ بی هەروە ئەگەر بێت و تەماشا بکەین هەندێک پێشەنگبوون هە پێشەنگبوونی کاتینە پێشەنگبوونی کاتی کە ئەگەر بێت و کەسێک بتە پێشەنگ لە ڕووی توانای جەستەیی توانێتە جەستەیی کە دەست پێ دەکات لە تەمەنی ئەگەر بێت و 17 ساڵی حساب بکەین تا 35 ساڵی ئەگەر بێت و ببینێتەوە کەواتە تەمەنێکی زۆر کەمە تەمەنێکی زۆر کەمە کە ئەگەر بێت و حساب کە 15 ساڵە 15 ساڵ تاکو 18 ساڵ ئەو کەسە پێشەنگە ئەگە بواری تۆپی پێبێ یان لە بواری کەمالیرسان بێ یان لە بوارێک لە بوارەکانی ڕێزبین تونکە لە پاش ئەوەی ئەو توانای جەستەی نامێنێ کەواتە لەو کاتێک کەس ناوی ناوێنێ کەواتە پێشەنگبوونەکەی لێ دێ کاتیە هەروە ئەو کەسانەی کە تەماشا دەکەن هونەرمەندەکان کە پێشەنگبوونەکانیان لەسەر جوانی دەستیانە کاگەر بێت تۆ جوانی دەستیان نەما لە پاش ئەوەی کە ئەکتەرێکی یەکەم بوونە کە ئەکتەرێکی تایبەت بوونە لەو فلیمەیدا لە پاشەوەی دەبنە ئەکتەرێکی لاوەچی ئەکتەرێکی ڕئیسی نامێنێت لەبەرەوەی ئەو جوانیەی پێشیان نەمایە هەروەها کەواتە گرنگیان زیاتر پێ نادرێت بۆ ئەوەی پێشەنگبوونەکەمان بەردەوام بی پێویستە یەک لەو شتانەی کە دەبتە هۆی ئەوەی پێشەنگبوونەکەت کە سووری ژیانی درێژ بی بەرهەم و داهێنانی زۆر هەبی
بەرهەم و داهێنانی زۆر هەبێت لەو بەرهەم و داهێنانە زۆرانە دەبتۆی ئەوەی تۆ ناوت بمینێ وەکو ئێستا کە باسی ئیمامی جوێنی بکەین ڕەحمەتی خوای لەسەر بێ کە دەمێنی کتابی هەیە لە فەقهدا کتابی هەیە لە سیاسەی شەرعیدا کتابی هەیە لە ئوسولی کتابی هەیە لە ئوسولی کتابی هەیە لە بواری عەقیدەی بە هەمان شێوە دەبێت هەتا وەکو ئێستا کە ئەگەر بێت تو دێنە سەر بواری فقهی باسی چێ دەکەین باسی ئیمامی جوێنی دەکەین ئەگەر بێت تو تەماشا کەسێک بکەی نیکۆلا تێسلا کە یەکێکە لە عالمەکانی کە کەهرەبا کە تەزووی کارەبامە هەیە گۆڕا و نەگۆڕمان نەگۆڕ ینی مستەمر گۆڕاوش ینی تەڕەدودی هەیە کە ئەو کە داهێنانی چی کرد داهێنانی کارەبای کە گۆڕاوی کرد کە ئەوەش بۆ هۆی ئەوەی هەتا ئێستا کە ئەو کابرایە ناویمایە بۆی دەبینی ئێستا کە شەریکیەکی گەورە بە ناوی تێسلا دانرایە کە تێسلا دانرایە کە ئەو گەزەر ناوی بەردەوامە هەروە مەسەلەی لاسلچی و ئەو بابەتانی ئێستا کە دەبینین ئەو ئەنتەرنێتی ئێستا کە هەموو لەسەر نەزەریەتی تێسلا دانرایە کە خزمەتێکی زۆری بواری فیزیایی و هەندەسی ئەو بابەتانەی کردیا کە لە تاریخیشدا ئەدیسۆن زوڵمێکی زۆری لێ کردیا کە ئەدیسۆن زۆربەی زۆر زار هەیە باسی ئەدیسۆن دەکرێت کە کەسێکی پێشەنگ بۆ لە بواری هەزار اختراعی کردیا بەڕاستی ئێستا کە بە دیار کردیا لەبەر ئەوەی کەسێکی سەرمادار بووە زۆربەی زۆری اختراعەکانی لە چی لە خەڵکەکانی دیکڕی تۆ بەناوی خۆی کردیا هەروە باسی من خەلدونیش بە هەمان شێوە تاکو دەبینی ئەبن خەلدون تاکو ئێستا کە بۆ بەرهەمی جوانی هەبووە لە علمی اجتیماع لە فەلسەفە لە اقتصاد لە تەخطیطی عمرانی بە هەمان شێوە بۆیە دەبی ئەو کەسەی دەیهوێ بتە پێشەنگێکی چاک دەورێکی جوانی هەبی دەورێکی ڕێکی هەبی کەواتە دەبی لە سووری ژانی پێشەنگ بوون بزانی ئایا چ بوارێک هەردەبژێری ئایا ئەو بوارێکی درێژ خایانە یان کورد خایانە ئەگەر بێت و بواری زانستی بی بواری معریفی بی هەروە بوارێک بیداهێنان و بەرهەمی جوانی تێدابی لە بۆ خەڵک ئەو کەسە ناوی دەمینێت و هەتای بەڵام ئەگەر بێت و بوارێکی کاتی بی ئەو کەسە تەنها لەو بوارە لەوانێ جار بەزار ناوی باسکرێ لە پاشەوەی خەڵکەکە هیچ ئیسفادەی لێناکە بۆیە دەبی ئێمە لەوەی بگەین کە سووری ژیانی پێشەنگبوون چۆن دەست پێ دەکا و هەروەها بە شێوێک دەتوانین سووری ژیانی پێشەنگبوونەکەمانچیا بەهێزتر و چاکتر بکەین ئینشاءالله لە بەرنامەی داهاتوو کە خاڵەکانی تریش باز دەکەین وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.